دنیا ڕۆژ بە ڕۆژ مەترسیدارتر و سامناکتر دەبێت. ئایا ئەگەری پێکدادانی ئەتۆمی پاکستان و هیندستان لە ئارادایە؟ دوای ڕووداوە تیرۆریستیەکەی ڕۆژی 22 نیسانی ناوچەی گەشتیاری پەهەلگامی کشمیر کە بووە هۆی کوژرانی 24 کەس بۆ جارێکی دیکە گرژی و ئاڵۆزی نێوان دوو وڵاتی خاوەن چەکی ئەتۆمی واتە هیندستان و پاکستان سەری هەڵدایەوە. هاوکات لە شەوی چوارشەممە ڕێککەوتی شەشی ئایار پاش هەڕەشەکانی هیندستان بنکە موشکیەکانی ئەم وڵاتە دەستی کرد بە لێدانی نۆ ناوەندی سەربازی هەرێمی جامۆ و کشمیری سەر بە پاکستان. لە بەرامبەریشدا پاکستان هێرشی کردە سەر بنکەی ئاسمانی سری ناگەری هیندستان و لە ئەنجامی ئەم ئۆپەراسیۆنەدا کە بە ئۆپەراسیۆنی ساندۆر ناسرا بوو نزیکەی 72 کەس لە پاکستان و 50 کەس لە هیندستان کوژران. هەردووە بە دوای ئەم ئۆپەراسیۆنەش شەهباز شەریف سەرۆکوەزیرانی پاکستان ڕایگەیاند بە دڵنیاییەوە سوپای پاکستان تۆڵەی سەخت لە هیندستان دەکاتەوە. وە دیارە ئارام خەریکە شەڕێکی پڕ لە مەترسی و سامناک لە نێوان دوو وڵاتی خاوەن چەکی ئەتۆمی لە ناوچەکەدا هەڵدەگیرسێت. لەمڕۆوە پرسیار ئەوەیە هەر بەڕاست ئەگەری سەرهەڵدانی شەڕێکی ئەتۆمی لە ئارادایە؟ وەک سووکەوە بیرهێنانەوەیەک ڕێک نزیکەی 78 ساڵە پاکستان لە هیندستان جیابۆتەوە و لەم ماوەیەدا سێ شەڕ و چەندین پێکدادانی کاتی لە ساڵەکانی 1947 1965 و 1991 لە نێوان ئەم دوو وڵاتە لەسەر هەرێمی جامۆ و کشمیر سەری هەڵداوە. جامۆ و کشمیر وەک هەرێمێکی جیاواز و تا ڕادەیەک نیمچە سەربەخۆ لە باکووری ڕۆژاوای هیندستاندایە. ئەم هەرێمە بۆ سێ ناوچەی جامۆ، دۆڵی کشمیر و لاداخ دابەشکراوە کە سەرجەمیان خاوەن چەندین شوێنی گەشتیاری کەم هاوتا و ناوازەن. گرنگترینیشیان دەکرێت ئاماژە بە دۆڵی کشمیر بکرێت کە بەهۆی دیمەنی لە ڕادە بەدەرجوان و زنجیرەچیای سەرسامکەری بە بەهەشتی سەرزەوی ناوبانگی دەرکردووە. خاڵێکی گرنگ لەم نێوەندەدا ئەوەیە کە لە 16 ئەم هەرێمە سەر بە ئاینی ئیسلام و لە ناوچەی کشمیریش دەگاتە 90% و پاشماوەکەشی سەر بە ئاینەکانی بودایی و هیندۆسن. لەوەش گرنگتر دەمێکە ئەم هەرێمە لە نێوان سێ وڵاتی چین و هیندستان و پاکستاندا دابەشکراوە و وەتە سەرچاوەی ململانێ و گرژی و تند و تیژی نێوانم سێ وڵاتە بە تایبەتیش هیندستان و پاکستان. هەر لەم بارەوە دەمێکە هیندستان بە ڕەشدی و بە وردی دەیەوێت نفوزی پاکستان لەم هەرێمە بە تەواوەتی لاواز بکات و کۆنتڕۆڵی خۆی بەسەر کشمیردا بەهێزتر بکات. لە بەرامبەریشدا پاکستان دەیەوێت پێگەی خۆی بە پشتیوانی چین و یارمەتی و هاندانی هێزە چەکدارەکانی کشمیر بپارێزێت. گرژی و ململانەی نێوانم دوو وڵاتە بەوەی فەکتەری ناوخۆیی وەک زاڵبوونی ناسیۆنالیزمی هیندی لە هیندستان و گوتاری سەربازی لە پاکستان لەلایەکەوە و فەکتەری دەرەکی وەک ڕکابەرگەتی ئەمریکا و چین لەلایەکی دیکەوە شڕتر و ئاڵۆزتر بووەتەوە. لەمڕۆوە پێدەچێت گرژی و پێکدادانی ئەم جارە جیاواز بێت و ئەگەری سەرهەڵدانی شەڕێکی گەورە و تەنانەت شەڕی ئەتۆمیشی لێ دەکرێت. لێرەوە پرسیاری سەرەکی ئەوەیە جیاوازی گرژی و ململانی ئەم جارە لە چیدایە و بۆچی بۆنی سەرهەڵدانی شەڕێکی مەترسیدار دەکرێت. لێرەوە گرنگترین و بەناوبانگترین ناوەندەکانی شیکاری و توێژینەوەی دنیا بە تایبەت ناوەندەکانی ئەمریکا، ئەوروپا و تەنانەت چین و رووسیاش باس لە ئەگەری سەرهەڵدانی شەڕێکی گەورە و ماڵوێرانکار لە نێوان ئەو دوو وڵاتەدا دەکەن. ژمارەیەک لەو ناوەندانەش ئاماژە بە یەک خاڵی هاوبەش ئەویش لاوازبوونی بژاردەی پرسی چەکی ئەتۆمی وەک بربەستی سەرەکی سەرهەڵدانی شەڕی گەورەی نێوان پاکستان و هیندستان دەکەن. دیارە مەبەستی ناوەندەکان ئەوەیە تا ئەم ساتە وەختە ئەوەی ئەم دوو وڵاتەی لە شەڕ و پێکدادانی گەورە و ئەتۆمی دوورخستوتەوە پرسی چەکی ئەتۆمی بووە، چونکە هەردوو وڵات خاوەن چەکی ئەتۆمین و لە ئەگەری هەڵگیرسانی شەڕی ئەو دوو وڵاتە بژاردەی بەکارهێنانی چەکی ئەتۆمی لە ئارادایە. هەر بەم بۆنەوە نیگەرانی لە ئەنجامەکانی بەکارهێنانی چەکی ئەتۆمی هەردوو وڵاتی لە پێکدادان و شەڕی گشتگیر و یەکلاکەرەوە دوورخستوتەوە. کەواتە تا ئەمان و ساتە پرسی چەکی ئەتۆمی وەک بربەستی سەرەکی سەرهەڵدانی شەڕی نێوانم دوو وڵاتە ڕۆڵی ئیجابی گێڕاوە. بەڵام لە ئێستادا پێدەچێت ئەم بژاردەیە ئیتر لاواز بوو بێت. هەر لەمە ڕاستەیەدا ناوەندی توێژینەوەی بەناوبانگی پەیمانگای بروکینگز لە واشنگتن لە راپۆرتێکدا سەبارەت بە قەیرانی هیندستان و پاکستان جەخت لەوە دەکاتەوە کە چەکی ئەتۆمی هیندستان و پاکستان وەک بربەستی سەرەکی لە ڕوبەڕووبوونەوەی هەردوو وڵات لە ئێستادا ئیتر ئەگەرێکی لاوازە، چونکە هەردوو وڵات هەڵوێستی توندوتیژیان گرتوتە بەر و بەم بۆنەوە ئەگەری سەرهەڵدانی شەڕێکی خێرا لە ئارادایە. ناوەندەکە هۆشداریەوە دەدات کە هێرشی سنوورداری وەک ئۆپەراسیۆنی ساندۆر لەوانەیە ببێتە هۆی خراپ تێگەیشتنی استراتیژی
بە تایبەتی ئەگەر پاکستان لەو باوەڕەدا بێت کە هیندستان ئامادەکاری بۆ هێرشێکی گەورە دەکات. ئەگەرچی لە کۆتاییدا پێی وایە هێشتا بژاردەی گوشاری دیپلۆماسی ئەمریکا و نەتەوە یەکگرتووەکان دەتوانێت ڕێگری لە شەڕێکی ئەتۆمی بکات و لێدوانەکانی دۆناڵد ترامپیش لە دوای هێرشەکەی پەهەلگام کە وەک هێرشێکی خراپ ناوی برد ئەو کات ڕەتی کردەوە ڕاستە و خۆ دەستێوەردان بکات وەک بەڵگەیەک بۆ ڕۆڵی ناوبژیوانی و گوشاری ئەمریکا لە پێناو ڕێگری لە شەڕی ئەتۆمی هەردوو وڵات پێناسە دەکات. هەر لەم بارەشەوە ناوەندی توێژینەوەی شاهانە بۆ خزمەت بە بەرگری یەکگرتووی بەریتانیا لەو باوەڕەدایە کە دیپلۆماسی هەمەلایەنە بە ناوبژیوانی وڵاتانی عەرەبی وەک عومان و قەتار دەتوانێت گرژیەکانی نێوان ئەم دوو وڵاتە کەم بکاتەوە. بەڵام بوونی کێشەیەکی قوڵی وەک کێشەی کشمیر و ئاو ئەستەما قەیرانی ئەم دوو وڵاتە بەم نزیکانە چارەسەر بکات و کۆتایی پێبێنێت. ناوەندەکانی توێژینەوەی وڵاتی چینیش هەر ئەم بۆچوونەیان هەیە و پێیان وایە پاکستان با پشتیوانی چین خۆی لە تۆڵەساندنەوەی سەربازی بە دوور دەگرێت و پەنا دەباتە بەر دیپلۆماسی. بەڵام قەیران و گرژی نێوان هیندستان و پاکستان هەر بەردەوام دەبێت. کەواتە ناوەندانە گەشتی ئاماژە بە لاوازبوونی بژاردەی پرسی چەکی ئەتۆمیە و دوو وڵاتە وەک بربەستی سەرەکی هەڵگیرسانی شەڕ و پێکدادانی پاکستان و هیندستان دەدەن، بەڵام لە بەرامبەرشدا ئاماژە بە بژاردەی گوشاری زلهێزەکان و دیپلۆماسی وەک بربەستی هەڵگیرسانی شەڕی نێوان هەردوو وڵات دەدەن. بەڵام ژمارەیەکی دیکە لە ناوەندەکانیش باس لە لاوازبوونی ئەم بژاردەیە دەکەن. بۆ نمونە هەر لەم بارەوە ناوەندی توێژینەوەی ئەنجومەنی ئەوروپا بۆ پەیوەندیەکانی دەرەوە لە راپۆرتێکی تایبەت بە قەیرانی کشمیردا دەنووسێت لە ئێستادا بەهۆی نەبوونی بژاردەی ناوبژیوانی نێودەوڵەتی بەهێز بە ڕەچاوکردنی سەرقاڵبوونی زلهێزەکانی جیهان بە قەیرانەکانی دیکەی وەک ئۆکرانیا ئۆپەراسیۆنێکی وەک ساندۆر مەترسی جەنگی ئەتۆمی نێوانە و دوو وڵاتە زیاد دەکات. کەواتە هەردوو بژاردەی چەکی ئەتۆمی و ناوبژیوانی و دیپلۆماسی لە ئێستادا وەک دوو بربەستی سەرەکی ڕێگری لە شەڕی ئەتۆمی نێوانە و دوو وڵاتە لەو پەڕی لاوازیدان و لە بەرامبەریشدا بژاردەی هەندانی ڕووسیا و بەتایبەت چین بۆ جەنگ لە ئێستادا بژاردەیەکی بەهێزە، چونکە چین و رووسیا لە ڕێگای بەناوەندکردنی قەیرانی هیندستان و پاکستان دنیا سەرقاڵی ئەم قەیرانە نوێ دەکەن. لە بەرامبەردا زەمینە بۆ زیادکردنی نفوزی خۆیان لە تایوان و ئوکرانیا و سەرجەم ناوچەکەدا دەڕەخسێنن. ئەوەش لەبیر نەکرێت پەیوەندی چین و هیندستانیش لەو پەڕی قەیراندایە. لە ماوەیەدا چین بە تەواوەتی پشتیوانی ئابووری و سیاسی و سەربازی پاکستانی کردووە. هەر بۆ نمونە پێنج وێستگەی کارەبایی وزەی لە پاکستان دروست کردووە و گیالەوەش نزیکەی 7 میلیارد دۆلار لە وڵاتەوە بەرهێنانی کردووە. بەشی زۆری چەک و تەقەمەنی ئەم وڵاتەشی دابین کردووە. لێرەوە کۆی ناوەندەکانی توێژینەوە باس لە چوار ئەگەری بەهێز دەکەن کە ئەمانن. یەکەم، بەهۆی ناوبژیوانی و دیپلۆماسی ئەمریکا و وڵاتانی عەرەبی لەوانە قەتەر و عەمان و لەوانەشە چین گرژیەکان بەرەو شەڕێکی ئاڵۆزی ئەتۆمی ناڕۆن. دوام، دوور نییە لە ئەگەری سەرقاڵبوونی زلهێزەکان بە قەیرانی وەک ئۆکرانیا و غەزە و ئێران لە ناکاو شەڕی ئەتۆمیە و دوو وڵاتە هەڵبگیرسێت. سێیام، لە ئەگەری کەمبوونەوەی گرژیەکان بەهۆی چالاکبوونی دیپلۆماسی ناوبژیوانەکان کێشەی ئەم دوو وڵاتە بەم زوانە چارەسەر ناکرێت. لەمڕۆوە ئەگەری شەڕی ئەتۆمی ئەم دوو وڵاتە لە داهاتوودا ئەگەرێکی چاوەڕوان کراوە. چوارەم، هەردوو وڵاتی چین و رووسیا و بەتایبەتی چین دەتوانن بە ئاسانی و لە پێناو بەرژەوەندی خۆیان ئاگری شەڕێکی ئەتۆمی لە ناوچەکەدا هەڵگیرسێنن. بۆیە لە ئەگەری گوشاری ئەمریکا بۆ سەرچین دوور نییە پەکین بیر لە بژاردەی هەندانی پاکستان بۆ هەڵگیرسانی شەڕی یەکلاکەرەوە لەگەڵ هیندستان بکاتەوە. کۆی چیرۆکەکانی ئەم دواییانەی ناوچەکە و دنیا بە ئێمە دەڵێت بەهۆی پرسی دەستێوەردانی ئینگلیز لە کاتی دیاریکردنی سنوورەکان و دامەزراندنی دەوڵەت نەتەوەی ساختە و هەروەها دەستێوەردانی زلهێزەکان لە ئێستادا لە پێناو بەرژەوەندی خۆیان ئەستەمە ناوچەکە بە ماسانیە ئارامی و سەقامگیری بە خۆیەوە ببینێت. کەواتە دەبێت چاوەڕوانی ئەوە بکرێت دنیا ڕۆژ بە ڕۆژ مەترسیدارتر و سامناکتر ببێت.